باس. کاک دکتۆر ئەگەر بەگشتی باسی نەخۆشی ڕەبۆ بکەین، نەخۆشی ڕەبۆ چییە؟ بەڵێ خۆی ئەگەر لە ناوەکەیەوە دەست پێ بکەین کەلیمەی ڕەبوو کەلیمەی عەرەبیە بە ئینگلیزیەکەی بە نەخۆشی ڕەبوو دەگوترێ ئەسما بەڵێ ئەو ئەسمایە کە تەرجمە کرایە بە عەرەبی ناوی کەلیمەی ڕەبوویان لێنایە کەلیمەی ڕەبوو لە عەرەبیە بە معنای هەناسە تەنگیدی ئەواتە پشی سوار بوون بەڵێ ئەوە وەکو با بڵین تعریفێکی نەخۆشیەکە نەخۆشەکە بریتیە لە هەستیاری بۆڕی هەناسە یاخود ڕێڕەوی هەناسە لە بۆ چەند فاکتەرێکی دەرەچی کە ئەو هەستیاریەوە دەکات نەخۆشەکە تووشی هەناسە تەنگی و کۆخە و بەڵغەم و سینگەشە بێت زۆر چاکە هۆکارەکانی نەخۆشی ڕەبۆ چیە هۆکارە سەرەکیەکانیان بەڵێ نەخۆش هۆکارەکان هۆکاری زۆرن ئەمە بەنگلیزی پێی دەڵێن مەڵتی فەکتۆریەڵ یان کەواتە یەک هۆکار نییە بەڵێ هۆکاری بۆ ماوەی هەیە واتە گەر هاتوو یەکێک لە خێزانەکان هەیبوو ئەندامەکانی دیکە لەوانەیە توش بن وەکو مەسەلەگە داکو یا باب هەیبی منداڵەکان لەوانەیە یاخود خاڵ لە بنەماڵەکە ئەگەر هەبێ احتیمالی هەیە خاڵی دووەم ینی هۆکاری دووەم هۆکاری با بڵین بوونیەویە ئەوە بە تایبەتی منداڵ ئەگەر ناکامبی یاخود تووشی کێشەی التیاباتی سیەکان بی لە کاتی منداڵی مثلەن داخلی خود دەجوشتیوابی یاخود داخلی چاودێری چڕبێ بە هۆکاری کێشە لە هەناسەوە ئەو نەخۆشە لەوانەیە لە دوا ڕۆژە تووشی نەخۆشی ڕەبوو بێ و هەروەها بەکارهێنانی زۆر دەرمانی دژە بەکتریایەکان لە بیدایی تەمەنە ئەوە شک لە هۆکارەکانە هۆکاری تر ئەوەیە کە هەندێک مەواد هەیە ئەگەر هاتوو ئەو نەخۆشە ینی ئەو کەسە ئەو مەوادانەی پێکەت ئەوە تو لەوانەیە تووشی ڕەبووی بکە وەکو مەسەلەن بەنگلیزەکەی پێی دەڵێن ئۆکیپەیشنەڵ ئەسما یعنی ڕەبووی ئیشکردن لە جێ ئیشەکە مەسەلەن بۆ منە ئەوانەی لە نانەوەخانە ئیش دەکەن دووکەڵی ئارد ئەگەر هەڵمژن لەوانەیە توش بن یا مەسەلەن ئەوانەی ئیشەکان لە ناو تەپ و تۆزە یا مەسەلەن لە مەعمەلێکن مەوادی کیمیاوی بەکاردێ وەکو مەسەلەن مەسفای نەفت و ئەو شتانە یعنی ئەتوانین بڵێن ئەمانە وروژێنەرن بۆ توشبوون بە وروژێنەریشن هەندێک جاریش بەخۆیان دەبنێت هۆکاری دروستبوونی ئەی نەخۆشەکە نیتی لە پێشەوە ئەو وروژێنەرانە ئەوەیە کە نەخۆشە هەیبی و ئەوانەی پێ بکەوێت توشبی بەڵام نە ئەوە هەر لە سەرتاوە ئەوانە دەبنە هۆکار لە بۆ توشبوونی نەخۆش بە نەخۆشی ڕەبوو میهرەبانی دڵسۆزی و لێزانی